بەڵێ بەڕێزان دیارە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان بەڕێز مەڕوان گەڵالی سەردانی دۆهۆکی کردووە بۆ زانیاری زیاتر سەبارەت بە کار و چالاکیەکانیان. ئێستا ڕاستەوخۆ پایەمنەرمان ئازاد ئۆمەرایی وەردەگرین. کاک ئازاد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێزیش بێت. کاک ئازاد مەبەستی سەردانەکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بۆ پارێزگای دۆهۆک چییە؟ بەڵێ دیارە لە سەر لە بەیانی ئەمڕۆوە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی بە یاوەری شاندێکی مەڵبەندی سۆرانی کۆمەڵ سەردانی پارێزگای دهۆچیان کردووە. لە سەرەتا لە بارەگای مەڵبەندی دهۆچی کۆمەڵی ئیسلامی لەلایەن بەرپرس و کارجێڕانی مەڵبەندەوە بە گەرمی پێشوازی کران. دیارە ئەمان لەم سەردانە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەیەوێتن چەند کەسایەتیەکی ناوچە بەسەر بکاتەوە. سەرەتا لەگەڵ مەڵبەندی دهۆک لەگەڵ بەرپرس و کارجێڕانی کۆبەوە، دواتریش سەردانی چەند مامۆستایەکی ئاینی و چەند کەسایەتیەکی دەبەرەکەی کردووە. دوای نیوە ڕۆژ لە بەرنامەی کاریدایەکەوە لەگەڵ ژمارەیە شتری مامۆستایانی ئاینی و ژمارەیەک لە کەسایەتیەکانی دەبەرەکە کۆ ببێتەوە. هەر بۆ ئەمە بەستە ئێستا بەرپرسی مەڵبەندی سۆرانی بەرپرسی مەڵبەندی دهۆچی کۆمەڵی ئیسلامی بەڕێز مامۆستا فەلاح ڕێکانیم لەگەڵا. مامۆستا فەلاح سڵاوت لێبێتن. وعليكم السلام. بله والله ابرو وديارة ما دسخوشي الوقت كاين هوا ريكا دريش كي شاوين عنا بريو امت خدمت داينا ان شاء الله. هاتنا ملبندي هشتي سورانو فراكسيون كومال اسلامي لبرلمان كردستان كهالنا بري ما بيشوازيه كجامله كده دسخوشي لت كاين وإن شاء الله هر بردوام بن أبصر دانا بو دور بادینان گلک اتفرم هر واسا هاتنا وان بو وره ما سردانا چند شخصیت و رسپی و ماقیل دور کرن اوان جی پیشوازیه که گل مکر دست خوشی لید کن. بله سیده فلاح تا چند خلک دورا دهوک پیشوازی فراکسیون کۆمەڵی ئیسلامی دەکەن و تا چند هەڵوێستن فراکسیۆن کۆمەڵی ئیسلامی پەرلەمانە کوردستانی جهێ دڵخۆشی خەڵکی دهۆکێ ویە. والله جهه دلخوشی بو راستی فراکسیون کۆمەڵی ئیسلامی البرلمان کردستان رولك ایجابی هبو دورك فعال هبو ادوان چند سالا دا بلان بداخوا خازی یا بردوان با و پرلمان هر کارا با و رول خود تدادید با و راستی جی تایبت خلق دهوکی به عام گشتی دور بادینان ایجابی رول دور کمیسیون فراکسیون کۆمەڵە ئیسلامی هل سنگاندیه و دستخوشیه که گرم لکی روژه اولی و حتی نوکه ئەمان وێ سەردانێ و ئەو سەردانە تا چەند یافەر بوو بۆ دەبەرا دهۆکێ. ئەو سەردانە گەلک کەفەر بوو گەڵی جارە خەلکی دهوکی البادینان ئیلحاح المەتیان بوچی ناین سەردانێتەوە تکێمن ئەم حەسکەین بێن سەردان مەتیان گەلک ڕەسپی و ماقیل و زانایان و خەلکی دەبەرێ گەڵی جارە گانزدێل مەکری بوو سەردانە بەرپرس و فراکسیۆن و پەرلەمانتار و یەت کۆمەڵە ئیسلامی بوچی ناینە دەبەرە بادینان مام بخوشحالین راستی هاتناوا و بردوام بن کاچا و جاره ادگل مامستا ملمروان و مامستا مسلم و برپسی ملبندی سوران و کارگرانی ملبند و همو هاتین دستخوشیلت کن انشالله بردوام بن افسر بله زور سپاس بۆ پێامێرمان ئازاد ئۆمەرەوەی کە ڕاستەوخۆ لە پارێزگای دهۆکەوە لەگەڵ ما بووی. سپاس بۆ زانیارەکانت.